سلااوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕێیارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان درێژە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامی هێرشەکان بۆ سەر چەندین شار و ناوچە ئێران ئەگەری بەرزبوونەوە هێرشەکان بۆ سەر دوورگەی خارک بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران و دیانەدەستانی 11 کرێکار لە شرکەتی پایاردی نەغەدا. درێژە هەواڵەکان بەڕێوەچوونی خۆپێشاندانێکی دژە شار لە کۆپنهاگی دانمارک بە گوێرەی هەواڵێکی کە بەدەستمان گەیشتووە ئەمڕۆ یەکشەممە لەسەر بانگەوازی کۆمیتەی ژن ژیانەزادی لە دانمارک خۆپێشاندانێکی جەماوەری لە دژی شەڕ لە شاری کۆپنهاگ بەڕێوەچوو. لەو کۆبوونەوەیەدا نوێنەرانی هێز و لایەنە سیاسیە چەپ و سۆسیالیستیەکان ئامادە بوون. هاوڕێیانی کۆمەڵە وەک بەشێکی سەرەکی بەشداری مەراسمەکەیان کرد و پەیامی فەرمی کۆمەڵە بە زمانی ئینگلیزی لەلایەن هاوڕێ ئەمیل وەتەنی پێشکەش بە ئامادەبووان کرا. لە بەشێکی پەیامەکەی کۆمەڵە داهاتووە ئێمە لێرە کۆبووینەتەوە تا دەنگی خۆمان دژی شەڕ و ململانێ خوێناویەکان بەرز بکەینەوە. پەیامی ئێمە وەک هێزێکی چەپ و پێشکەوتنخواز ئەوەیەکە شەڕ تەنیا ماڵوێرانی بۆ خەڵک و چینی کرێکار و چەوساوەکانی لێ دەکەوێتەوە. ئێمە وەک کۆمەڵە لەسەر بنەمای دروشمی ژن ژیانەزادی جەخت لەوە دەکەینەوەکە ئاشتێکی ڕاستەقینە تەنیا بە دادپەروەری کۆمەڵایەتی و ڕێزگرتن لە مافی مرۆڤ و ئازادیەکان بەدیدێت. داوا لە هەموو هێز ئازادی خوازەکانی جیهان دەکەین یەکدەنگ بن بۆ کۆتاییهێنان بە توندوتیژی و پاراستنی کەرامەتی مرۆڤ. درێژە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگەکانی ڕژیم لە ڕۆژهەڵاتی کوردستان. لە درێژەی هێرش ئاسمانیەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران چەند ناوچەیەک لە ڕۆژهەڵاتی کوردستان بوونەتە ئامانجی هێرش و تەقینەوە. بە پێی دوایین زانیاریەکان لە ناوچەی کرماشان کارگایەک کە پەیوەندی بە بەرهەمهێنانی فڕۆکەی بێفرۆکەوان هەبووە کراوەتە ئامانجی هێرشێکی ئاسمانی و ژمارەیەک لە کەسانی سەر بە حکوومەت لەناو ئەو ناوەندەدا کوژراون. هەروەها راپۆرتەکان ئاماژە بە بیستنی دەنگی تەقینەوەیەکی بەهێز لە ناوەندی شاری کرماشان دەکەن. لە ناوچەی نەغەدە لە ئەنجامی بردومانێک بۆ سەر کارخانەی ئارد و نشاستە 11 کرێکار گیانیان لەدەستەوە و چەندین کەسی دیکەش بریندار بوون. هەروەها لە دەوروبەری شاری بانە بەهۆی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی سوپای پاسداران هاوڵاتیەک بە ناوی ئارمان خالق پەناه گیانی بەخت کردووە و 3 هاوڵاتی دیکەش بە ناوەکانی عەبدوڵڵا مەهجوور، سالار ئازەر و زاهێد شەهابی دەست بەسەر کراون. بەردەوامی هێرشەکان بۆ سەر چەندین شار و ناوچە ئێران. بەپێی راپۆرتی گەیشتوو لە 16هەمین ڕۆژی هێرشە سەربازیەکان بۆ سەر ئێران چەندین شار و ناوچە جیاوازی وڵات بوونەتە ئامانجی هێرشە ئاسمانیەکان. بەپێی راپۆرتەکان سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە چەند تەقینەوەیەکی بەهێز لە پارێزگای هەمەدان بە تایبەتی لە ناوچەی ئێرام و شارستانی ڕازان بیستراوە و هەندێک بنکەی سەربازی سەر بە سوپای پاسداران کران ئامانج. هەروەها ناوچە پیشەسازیەکان لە ئیسفەهان و چەند شوێنێک لە شاری ئەهواز لە ئاگری هێرشەکاندا زیانیان پێگەیشتووە و ناوەندێکی توێژینەوەی بۆشایی ئاسمانیش لە شیراز لە ئەنجامی ئەو هێرشانەدا زیانێکی بەرچاوی بەرکەوتووە. ئەگەری بەرزبوونەوەی هێرشەکان بۆ سەر دوورگەی خارک. بەپێی راپۆرتی گەیشتوو ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا هێرشێکی بەرفراوانتر بۆ سەر ناوەندەکانی بەرهەمهێنانی نەوت لە دوورگەی خارک دەست پێ بکات. بەپێی دوایین هەواڵەکان سەرۆکۆماری ئەمریکا ماژێبەوە کردووەکە لا هێرشەکانی ئەم دوایەدا بەشێکی زۆر لە دامەزراوەکانی دوورگەی خارک وێران کراوە و ڕەنگە بۆ تەواوکردنی ئەو هێرشانە جارێکی دیکەش هێرش بکرێتە سەر ئەو ناوچەیە. لە هەمان کاتدا جەختی لەوە کردوێتەوە کە هێشتا ئامادەی ڕێکەوتن نییە بۆ کۆتاییهێنان بە شەڕەکە و پێشنیارەکانی تاران بۆ کەمکردنەوەی ململانەکان لە ئاستی چاوەڕوانیدا نین.
ئەم گوتارە لە کاتێکدایەکە شەپۆلی هێرشە سەربازیەکان بۆ سەر ئێران هێشتا بەردەوامە و بارودۆخی ناوچەکە هێشتا ئارام نەبووەتەوە. داوای پەنابەری دیپلۆماتێکی کۆماری ئیسلامی لە وڵاتی دانمارک. لە درێژەیە گۆڕانکاریەکانی ناو سیستەمی کۆماری ئیسلامیدا راپۆرسەکان ئاماژەبەوە دەکەن کە یەکێک لە دیپلۆماتە باڵەکانی ئەو ڕژێمە داوای پەنابەریەتی لە وڵاتی دانمارک کردووە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان ئەو کەسە بە ناوی عەلیڕەزا سوحبەتی کە لە سیستەمی دیپلۆماسی کۆماری ئیسلامیدا کاری دەکرد پاش ئەوەی خۆی لە گەڕانەوە بۆ ئێران بوارد داوای پەنابەری لە وڵاتی دانمارک کردووە و پرۆسەی یاسایی پەنابەریەکەی دەستی پێکردووە. شاینی باسەکە هەندێک لە چاودێران ئەم ڕووداوە بە نیشانەی بەرزبوونەوەی ڕێژەی ململانەکانی نێوخۆی ڕژیم دەزانن بە تایبەتی لە کاتێکدا کە گوشارە نێودەوڵەتیەکان بۆ سەر کۆماری ئیسلامی هێشتا بەردەوامن. بەردەوامی پشڕانی هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ئێران. لە درێژەیە سنووردارکردنی پەیوەندیەکانی ئینتەرنێت لە ئێران راپۆرسەکان ئاماژەبەوە دەکەن کە پشڕانی ئینتەرنێتی نێودەوڵەتی لە ڕۆژی 16دا هێشتا بەردەوامە. بەپێی زانیاریە بڵاوکراوەکان لە ماوەی نزیکەی 360 کاتژمێری ڕابردوودا بەشێکی زۆر لە بەکارهێنەرانی ئینتەرنێت لە ئێران لە دەستڕاگەیشتن بە ئینتەرنێتی نێودەوڵەتی بێبەشکراون. داخستنی هێڵی ئینتەرنێت لە کاتێکدا ڕوویداوەکە بارودۆخی ناوخۆیی و شەڕی ناوچەکە تونتر بووەتەوە و زۆرێک لە هاوڵاتیان بۆ وەرگرتی زانیاری و پەیوەندی لەگەڵ دەرەوەی وڵات پێویستیان بە ئینتەرنێتی نێودەوڵەتی هەیە. گیانەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە کانگەیەکی نەوشار. ڕۆژی یەکشەممە 24 ڕەشەممە بەهۆی ڕووخانی تونێلی کانگەیەکی بەرکەمڕا لە ناوچەی کەجور سەر بە شارستانی نەوشەر کرێکارێک گیانی لەدەستا و دوو کرێکاری دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. بەپێی دوایین زانیاریەکان لە کامی ڕووخانی تونێلەکە دەنگێکی بەهێز هاوشێوەی تەقینەوە بیستراوە و سێ کرێکار کە لەناو کارگەیەدا سەرقاڵی کار بوون تووشی ئەم ڕووداوە بوون. لە ئەنجامی ئەم ڕووداوەدا یەک کرێکار گیانی لەدەستاوە و دوو کرێکاری دیکەش بریندار بوون کە بۆ وەرگرتنی چارەسەر ڕەوانەی نەخۆشخانەکراون. شاینی باسەکە چەکاتی ئامادەکردنی ئەم هەواڵە زانیاریەکی ورد سەبارەت بە هۆکاری ڕووخانی تونێلەکە یان ناسنامەی کرێکاران زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. دەستبەسەرەکانی دایکێک و منداڵەکەی لە ساوجبڵاغی ئەلبۆرز. بەپێی دوایین هەواڵەکان دایکێک و کوڕەکەی لە شارستانی ساوجبڵاغی ئەلبۆرز لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەستبەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بەپێی راپۆرسەکان ئەو دایک و کوڕە بەناوەکانی ئامینە قاسمزادە و ئاریۆ مشەرەفی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی سوپای پاسدارانەوە دەستبەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراون. شاینی باسەکە سەرەڕای بەدوەداشتنی بنەماڵەکەیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەکی ورد سەبارەت بە شوێنی ڕاگرتنیان بڵاو نەکراوەتەوە و لە مافی پەیوەندی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەیان بێبەشکراون. خراپی دۆخی بەندکراوانی زیندانی تارانی گەورە. بەپێی هەواڵەکان بەندکراوانی ڕاگیرا و لە زیندانی تارانی گەورە لە دۆخێکی زۆر خراپی ژیاندان و هەروەها بەهۆی هەنگاوە نوێیەکانی بەرپرسانی زیندان نیگەرانیەکان سەبارەت بە تەندروستیان زۆرتر بووە. بەپێی دوایین زانیاریەکان بۆ ماوەی زیاتر لە 2 ڕۆژە هەڵمەتێک بە مەبەستی بەرزکردنەوەی ڕێژەی ئەمنیەتی زیندانەکان و هەروەها کەمکردنەوەی ئەگەری بەندکراوان دەستی پێکردووە و لەلایەن بەرپرسانی زیندانەوە گوشارێکی زۆری ئەمنی خراوەتە سەر زیندانیان. هەروەها راپۆرسەکان ئاماژەوە دەکەن کە بەهۆی هێرشەکان بۆ سەر ناوچە جیاوازەکانی ئێران و کوردستان لە زۆربەی زیندانەکان پێداویستیە تایبەتەکانی بەندکراوان دابین ناکرێت و دۆخی تەندروستیشیان مەترسیدارە. گواستنەوەی دادگای ئینقلابی شیراز بۆ زیندانی عەدڵاباد. بەپێی زانیاریەکان بەرپرسی دادگای ئینقلاب لە شاری شیراز لە ترسی کاردانەوەی خەڵک و دۆخی ئەمنی بەڕێوەچوونی کۆبوونەوەکانی دادگای ئینقلابی گواستووەتەوە بۆ زیندانی عەدڵابادی شیراز.
بەپێ هەواڵی گەیشتوو قازی مەحموود ساداتی لە ڕۆژانی ڕابردوودا هەموو دانیشتنەکانی سەبارەت بە دۆسیە دەست بەسەرکراوان لە زیندانی عادڵابادی شیراز بەڕێوە دەبات. ئەمە لە کاتێکدایەکە لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان کاربەدەستانی حکوومەتی کۆماری ئیسلامی بەهۆی هێرشەکان و خراپی دۆخی ئەمنی لە شارەکان ناچار بە بەڕێوەبردنی کاروبارەکانیان لە دامەزراوە ئەمنیەکاندان و ئەمەش بووە هۆی بەرزبوونەوەی ڕێژەی ژنایەتەکانی ڕژیم دژ بە خەڵکی ناڕازی. بەردەوامی هێرشەکان بۆ سەر دوورگەی هۆرمۆز. بەپێی دوایین زانیاریەکان پاش هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر دامەزراوەکانی کۆماری ئیسلامی لە دوورگەی هۆرمۆز دووکەڵێکی ڕەش ئەو ناوچەیە گرتووەتە بەر. بە وسەی سەرچاوەکانی هەواڵ زۆربەی دامەزراوە و پێگەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەو دوورگەیە بە تەواوەتی لەناوبران و هەروەها ئەگەری هەیە لە ڕۆژانی داهاتوودا بەهۆی گواستنەوەی هێز و تەقەمەنی بۆ ئەو دوورگەیە دیسان هێرشەکان دەست پێ بکەنەوە. شانی باسەکە تا کاتی داڕشنی ئەم هەواڵە سەبارەت بە ڕادەی زیانەکان زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. دووە هەواڵ گیانەدەستانی 11 کرێکار لە شێرکەتی پایاردی نەغەدا. بەپێی دوایین هەواڵەکان بەهۆی هێرشی ئاسمانی بۆ سەر شێرکەتی پایاردی نەغەدا لانی کەم 11 کرێکاری شاغەڵە لەو شێرکەتە گیانیان لەدەستداوە. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە کاتی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرەوە شێرکەتە کرێکاران سەرقەڵی کار بوون و تووشی ئەم ڕووداوە دەبن و بەهۆی خراپی دۆخی برینداران ئەگەری هەیە ژمارە گیان بەختکردووان بەرزتر ببێتەوە. شانی باسەکە لە ڕۆژانی ڕابردوودا بەهۆی هێرشەکان بۆ سەر ناوچەکانی مەدەنی و پیشەسازیەکان ژمارێکی زۆر لە کرێکاران گیانیان لەدەستەوە یان بە سەختی بریندار و کەمەندان بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانم پێشکەشکردن هەشتا دووە.